لە خواپارانەوەی فەیلسوفی گەورەی هیندستان تاگۆر. خوایە نەمکەی بەسەر بڕێک سەری بەرخان ببڕێ، نەشم کەی بە بەرخێک سەربەر سەری ببڕن. خوایە بۆ ئەوەی وشەی حەق بەڕووی بەهێزاندا بێژم یارمەتیم دەی و بۆ ئەوەی وشەی ناحەق لە پێناو چەقلە لێدانی لاوازاندا نەڵێم یارمەتیم دەی. خوایە ئەگەر ماڵت دامێ بەختەوەریم لێ مەستێنەوە، ئەگەر هێزیشت دامێ عەقڵم لێ مەستێنەوە، ئەگەر سەرکەوتنت دامێ خۆ بەکەم گریم لێ مەستێنەوە، ئەگەر خۆ بەکەم گریشت دامێ شانازیم بە کەرامەتی خۆوە لێ مەستێنەوە. خوایە بۆ ئەوەی دیوی تری وێنەکە ببینم یارمەتیم دەی و ڕێگەم مەدەنا حەزانم بە ناپاک تاوان بارکەم، هەر لەبەر ئەوەی لە بۆ چووندا لەگەڵم نین. خوایە ئەگەر سەرکەوتم نەهێڵی لە خۆبایی بم، ئەگەر ژێریش کەوتم بێهیوانە بم. بگرە هەموو کات بیرم بێنەوە کە تاقیکردنەوەی گەلان پێش هەڵسانەوەیە. خوایە فێرم کە لێبوردن گەورەترین مایەی بەهێزیە و حەز لە تۆڵە سەننەوەش یەکەمین نیشانەی لاوازیە. خوایە ئەگەر بێماڵت کردم هیوام پێ بهێڵی، ئەگەر سەرکەوتنت لێسەنمەوە بۆ ئەوەی بەسەر ژێرکەوتندا زاڵ بم هێزی لە سەرسووربوونم پێ ببەخشی. ئەگەر نیعمەتی لەش ساغیت لێ وەرگرتمەوە نیعمەتی بڕوام پێ بهێڵی. ئەگەر خراپەم لەگەڵ خەڵکدا کرد بۆ داوای لێبوردن ئازایەتیم پێ ببەخشی. ئەگەر خەڵک خراپەیان لەگەڵدا کردم بۆ لێبوردن و چاوپۆشی ئازایەتیم پێ خەڵاتکەی. خوایە فێرم کە چۆن خۆمم خۆش دەوێ خەڵکیشم خۆش بووێ، فێرم کە وەک چۆن لێپێچینەوە لەگەڵ خەڵکدا دەکەم لێپێچینەوە لەگەڵ خۆشمدا بکەم. خوایە ئەگەر لەبیرم کردی لەبیرم مەکە.